ئێمە لە گوندی مامچۆغانان لە ساڵی 1950 دامەزراوە. لە ساڵی 50 هەتاوەکو ئێستا گوندی مامچۆغانان ئاوەدانی تێدایە و بەردەوامە. و لە ساڵی 1970 گوندی ئێمەش گوندی مامچۆغانان بەدەر نەبوو لە شاڵاوی ڕوخاندنی گوندەکان کەوا ڕژێوی باسی گوندەکانی ڕوخان. گوندی مامچۆغانانیش بە هەمان شێوە لە ساڵی 1970 ئەو گوندە شتێک درایە. مێژوو گوندی مامچۆغانان دەگەڕێتەوە لە بۆ ساڵی 1950 هەتا ئێستاش ژیانی تێدا بەردەوامە و ژیانیشی هەر تێدا بەردەوام ببی ئینشاءالله تعالی. و مێژووی دامەزراندنی مزگەوتی گوندی مامچۆغانان ئەگەڕێتەوە لە بۆ ساڵی هەشتاکان. سەرەتا پێشی ئێستا گوندی مامچۆغانان لە ساڵی هەشتاکان لە سەرۆتر بوو، لێرە نەبوو. بەڵام کاتێک گوندی ئێمە شتێک درا و گوندەکە خاپورکرا، گوندەکە هاتە ئێرە. لە گوندی سەر و لە گوندی مامچۆغانان مامۆستایەکی لێ بوو، هەزار ڕەحمەتی خوای لێ بی، ناوی مامۆستا مەلا موحەممەدی مانیانە گوتێ. مامۆستایەکی زۆر بەڕێز بوو، مامۆستایەکی زۆر چاک بوو، خەڵکی گوندی زۆر مەحوسەنای ئەو مامۆستا بەڕێزاکەن. و لە ساڵی 1999 یەکەم کە مزگەوت ئەلێرە ئاوەدان کراوە لەلایەن ئیغاسەی ئیسلامی، مزگەوتێکیان لێرە ئاوەدان کرد و مزگەوتێکیان لە بیدایەتیوە دروست کرد. ئەو کەسێک کەوا مزگەوتەکەشی لە سەرەتاوە بینا کرد ناوی سومرە ئەحمەد غەونی بوو. لە ساڵی 1999 مزگەوتی لێرە دروست کردەوە، ئیغاسەی ئیسلامی مزگەوتەکەیان دروست کرد. و لە ساڵی 2024 ئەو جاریان دیسانی مزگەوتەکەمان بە سەبەبیەوەی کەوا مزگەوتەکە گچکە بوو، ڕێژەی دانیشتوانی گوندی مامچۆغان بەرەو هەڵکشان بوو. ڕێژەی دانیشتوانی گوندی مامچۆغان وردە زیادی کرد. ئەو جارە هەستان دیسانی مزگەوتەکەمان ڕوخاندەوە. و ئەمانەوێ لێرەوە دەستخۆشیێکی زۆر گەرم لە زۆر بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی پیرۆزی ئیسلام دکتۆر پشتیوان سادق بکەین. بەڕاستی زۆر هاوکارمان بوو و زۆریش یارمەتی داین و زۆر کار ئاسانیشی لە بۆ کردین، کەوا سەر لە نوێوە خێرخوازێک هات کەوا پیرەژنێک بوو پێ بە ناوی حاجیە قەدریە تووتنسی، هەستا ئیشارە پێدا و گوتی ئەگەر بێت و ئێوە ئیجازە بدەن و ئەگەر ئێوە ڕەئیتان لەسەر بێ، لەبەرەوەی مزگەوتەکە گچکەیە و لەبەرەوەی مزگەوتەکە تۆزێش کۆن بووە، ئەمەوێ مزگەوتەکەی لە بیدایەتیەوە هەر لە بناغەی ڕاب مزگەوتەکەی بینا بکەمەوە. هەروەکو خوای گەورە شەفەرمی من بەنا لله مەسجدەن بەنە الله تعالی بەیتەن لەه فی الجەنە. هەر کەسێک مزگەوتێک بینا بکە، ئەگەر ئەو مزگەوتە بە ئەندازەی هێلانە قەتەیەکیش بی، زۆر لە مسلمانان زۆر لە خەڵکی دەزانن هێلانێ قەتێ هێلانێکی گچکۆکەیە. ئەو جا هەر کەسانێ مزگەوتێک بینا بکە بە ئەندازەی هێلانە قەتەیەکیش بی، خوای گەورە بینایەکی جوان و بینایەکی زۆر خۆشی لە باشتا لە بۆ دروست ئەکاتن.